گەشە و زۆربوونی ڕێژەی دانیشتوان لە کەلار بە بەراورد بە ناوچەکانی دەوروبەری ساڵ بە ساڵ لە زیادبوونێکی ناسروشتیدایە. بە پێی داتاکانی بەڕێبەراتی ئاماری گەرمیانیش جگە لە هاتنی ئاوارە و خەڵکانی تر بۆ کار و کەسابەت و نیشتەجێبوونیان لە شارەکە، هەروەها ساڵانە دانیشتوانی کەلار بە ڕێژەی 2.8 زیاد دەکا. کۆی گشتی قەبارەی خێزانیش بە 5 کەس دیاری کراوە. توانین بڵێن ڕێژەی زیادبوون لە کەلارە بۆ ئەم ساڵ 2.8 کە ئەمە خۆی لە خۆیدا زیادبوونەوە ڕاستی، جگە لەوەی کە قەبارەی خێزانیشمان 5 لەم سنوورە و کەلار بە حکمی شوێنەکەی خەڵکێکی زۆر ڕووی تێکا بۆ ئەگەر مەسەلەی کارکردن بێ بۆ بژێوی ژیان بێ ئاوارە بێ. سەرۆکی شارەوانی کەلار باس لەوە دەکات وەکو ئیدارەی شار پلانیان بۆ زۆربوونی دانیشتوانی شارەکە هەیە و مەودای شاریش فراوان دەکەن، چونکە زۆربوونی ڕێژەی دانیشتوان کاریگەری لەسەر بواری نیشتەجێبوون هەیە. ئەمەش پێویستی بەڕێو شوێنی تایبەتە. زیادبوونێک هەیە کە ئەوە خۆڕسکە کە ساڵانە زیادبوونێک هەیە و زیادبوونێکی ترمان هەیە ئەوەی کە خەڵکی لە خواروی عراق یا لە گوندەکان یا لە قەزان و حەکانی ترەوە دێنە ناو شاری کەلارۆ. ئێستا پلانی ئیداری گەرمیان و حکوومەت لە ناوچەکەوەیە سەرجەم قەزان و حەکانی تر هەم پرۆژەوە بەرێنانی تیا بکرێتەوە. ئێمە بۆ ئەم دیاردەیە دیارە بۆ چوونی توێژەکانی شاری کەلار پرۆژە نیشتەجێبوون دەرچووە کە هەموو چین و توێژی فەرمانبەران و کاسبکارانە گرێتەوە کە بە نزیکەی 6,000 نیشتەجێبوونە لە ڕێگەی بەڕێبەراتی و بەرێنانی گەرمیانەوە دروست ئەکرێ. بازاڕی کڕین و فرۆشتنی خان و زەوی نیشتەجێبوون لە کەلار یەکێکە لەو بازاڕانەی زۆرترین چاوی لەسرە. مشتەرەکانیش دەبێت لەم بازاڕە پارەی باشیان پێبێت ئەگەر بیانەوێ زەوی یا خانوویەک بکڕن. نرخەکانیش زۆر سەرسوڕهێنەرن. هۆکاری بەرزی نرخەکانیش بۆ ئەوە دەگەڕێتەوە. کەلار شارێکی گرنگە لە بواری بازرگانی و پیشەسازی و دەستکەوتنی دەرفەتی کار، پێگا جوگرافیەکەشی ئەو بایەخەی پێبەخشیوە. هۆکاری بەرزبوونی نرخی زەوی لە کەلارە بوو ئەگەر کەلار ناوچەیەکی ئارامە یەکەم جار، دووهەم جار کەلار ناوچەیەکی پیشەسازیە، ناوچەیەکی شوێنی مەعیشەتە، هاوسنوور لەگەڵ مەرزی پەروێزخان و مەرزی منزەریە. نرخی زەوی تازەی فەرقەکە. ئێستا ئێمە 200 متریمان تقریباً 10 ڕۆژ پێش زافرۆشت دامەزە 18 دەفتەر. 200 متر زەویمان داس 18 دەفتەر. زەوی شوایە 160 متری، ینی ئاخر نزمترین عەرز لە کەلارە گەڕێتەوە بۆ 6 دەفتەر دۆلار کە دووترین شوێنە لە کەلارە. ژمارەی دانیشتوانی کەلار ئێستا زیاترە لە 168,000 کەس و ئەو ڕێژێش پێک دێت لە 33,000 خێزان. چەند ساڵێک پێش ئێستا ئەم ڕێژەیە بریتی بووە لە 137,000 کەس. ئەمە جیا لە ڕێژەی ئاوارە و ئەو کەسانەی کە فۆرمی خۆراکیان سەر بە پارێزگاکانی ترە و بە هۆکاری جیاجیا لە شارەکە نیشتەجێبوونە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.